مڵکی گشتی بۆ بەرژەوەندی تایبەت ئەمە بابەتێکە کە لە هەرێمی کوردستاندا زۆر بەکار ئەهێنرێت لەلایەن کەسانی دەستڕۆشت و دەسەڵاتدارەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان زۆرێک لەو ئەرز و زۆرێک لەو مڵکانی کە هەیە بە شێوازی جیاواز پەخشان و تەخشانیەکان لێرە و لەوێ و ئەگەر ویسیان پرۆژەیەکی بازرگانی لەسەرەکەنەوە ئەگەر نایانویست ئەوە ئەیەن بە لایەنێکی دیاریکراوە بوو زۆر جار بۆ بانگەشەش بەکارهێنن کە ئێمە ئێستا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانین ئەوە دەبینین کە زیاتر لە هەر کاتێکی تر هەندێک پێشەلکاری دەکرێت بە مافی گشتی خەڵک وە بە بەرژەوەندی گشتەکانی خەڵک لێرە و لەوێ ڕۆژانە چەندین پرۆژەی تایبەت و جیاواز دەکرێتەوە لە کاتێکدام پرۆژانە چەندین ساڵەوە لانراوە تەنها بۆ بەرچاوی کامێراکانە و بۆ ئەوەی کە بڵێن ئێمە کارێکمان کردو جیاواز لە پێشتر و زۆرێک لەو ناوچانەی کە هەن لە هەرێمی کوردستاندا پراوێز خراون لە زۆر ڕۆ لە ڕووی خزمەتگوزاریەوە و تاوکو ئێستاش ئەو مەفە سەرەتاییانی کە خەڵک پێویستێتی لە ڕووی موچەوە لە ڕووی دابینکردنی نەوت و ئەو خزمەتگوزاریەکانی کۆڵان و ڕێگاوبانەکان هەمووی بە چاو دەبێنرێت و زۆر جار نەک تەنها ئەم بابەتە بەڵکو دەستبرا بۆ دام و دەستگا ڕسمیەکانیش قوتابخانەکان دایرەکان بەوەی کە ئەو کەسانی کە لەوێ داوامەکەن بەکارهێنرێن بۆ هێنانیان بۆ بانگەشە و هەڕەشەلێکردنیان زۆر جار بووی کە دەنگمن بەلایەنێکی دیاریکرا بابەتانە بە بەرچاوی دەبینرێت و کاریگەری هەیە لەسەر هاوڵاتیان لەسەر کاروباری ڕۆژانەیان جا ئەو پرۆژانش کە ئەکرێتەوە هەمووی لەسەر حسابی هاوڵاتیە ئێمە باس لە ئەم بابەتە دەکەین بۆی کە تا چەندێک لە هەرێمی کوردستان مڵکی گشتی بەکار دەهێنرێت بۆ بەرژەوەندی تایبەت و بە تایبەتیش لە ئیدارەی سۆران کە میوانێکمان هەیە بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی بانخواست ڕاستەوخۆ لێەوە لەگەڵمانە سڵاوی خوارد لێبێت کاک دۆرم کاتت باش گەر باسێک لە ئیدارەی سۆران بکەین لەوێ خزمەتگوزاریەکان چۆنە و تا چنێک لای لێکراوەتەوە یان ئەوە تا وەکو هەر ناوچێکی تری کوردستان لە کاتی بانگەشەیە بیر لەو ناوچانە دەکرێتەوە. بەناوی خۆی بەخشندە میهرەبان درود و سەڵاو بۆ سەر گیانی باچی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم سڵاو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەیام کەناڵی پەیام خوای گەورە سەرکەوتوو دنیا و قیامەتتان بکە بەداخەوە بەڵێ سەبارەت بەو پرسیارەی جەناب دەکەی ئەوڕۆ لە ئیدارەی سۆران بە بۆنەی هاتنی سەرۆکی وەزیران کە سەرۆکی حکومەتە دەبوایە هیچ عیلاقەیەکی بە حیزب و بانگەشەی حیزب نەبوایە سەرۆکایەتی وەزیرانی خۆی کەم شتەکە نابێت بەکاربێ لە بۆ ڕێکلامی حیزبی و کۆکردنەوەی دەنگ بە سیارەکانی حکومەت و بەو حیمایانی کە پارە لەو حکومەتە وەردەگری و هەروەها ئەو شوێنەی کە لێ ڕادەوەستن و واروها ئەو قوتابخانانەی کە وەکو زمانی سەدامی خەڵکیان پێکۆ ناکراوە هەمان بە هەمان شێوە لەسەر هەمان مەنهەج و پرۆگرام خەڵکی پێکۆکردنەوە و ئەو خەڵکە بەسلەوەی حەشدێکی گەوریان پێوە دیاربی و حشودێکی زۆر کۆبیتەوە و ڕەشایەکی زۆر پەیدابی و بە خەڵکی فەرم و ئەگەر دەنگی زۆرمان هێنا ئەو خەڵکێ دەنگ بە ئێمە دەدا کەوانە دوای ئەوە بە فەرمانگەکان دەڵێن بە سیارەی خۆتان ئەنجا سیاریان بۆ دەگرن لەسەر حسابی قوتی ئەو میلەتە بۆ بردنی قوتابیەکان و خەڵک بۆ ئەو شوێنە ئەنجا وەکو جەنابەت فەرمووت ئەو مەشاریعانەی کە چەند لە مێژە دەست پێکراینەوە تەواو نەبووینە ئەو پرۆژانە هی حکومەتن چ پەیوەندیشان بە حیزبەوە هەیە بۆ حیزبی گەورە دەیکاتە ئیمتیاز و خەڵکینا ئێمە ئەوەمان کردو ئەو حکومەت کردوێتی حکومەت بە حساب دەبی هەموو خەڵک بی ئەنجا بە پارەی ئەو خەڵکە دروست کراوە ئەنجا بەداهات ئەو داهاتی کە لەو ملەتەی ئەسینن سەرڕای ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زام و زەریبە لەسەر خەڵک زیاد دەکەن معاشتان پێ نادرێ کەچی وا خۆ پیشان دەدەن فەرمو ئەو سەرۆکە هەندە خۆشەویستە و خەڵک دێ حەفلەی بۆ دەکەن و لەوەش عەجایبتر هەموو شەوێ لە سۆران جاداکە پێ دەڵێن زادای حەریق کە خەڵکەکەی زۆر بێزار هەموو شەوێ حەفلەیە
لەسەر حسابی داهاتی گشتی و لەسەر حسابی فەرمانگەکان و عجایبتریش لەوە 12 شەو دەبینی سیارەی فەرمانگەی کارەبا سیارەی شارەوانیم بە چاوی خۆم بینیوە خرجی هەڵواسین پەڕۆی پیدیکە و نازانم پەڕۆی زەرد و شتیوان يعني بيزق لە ڕسم و شتووە هی صرف حزبی هی شخصی لە خزمەتی ئەوانەدەن. باشە دکتۆر لە کەوتی خراپی ئەم جۆرە قۆڕخکاری وەروە بەکارهێنانی موڵکی گشتی و ئەو بابەتانەی کە لە ئێستادا بڵاون و بە چاوی خۆمان دەبینین لە کەوتە خراپەکانی چین بۆ سەر کۆمەلگا بۆ ڕایگشتی لێکەوتە خراپەکان ئەوان کە یەکەم خەڵک هەست بە نەعەدالەتێکی زۆر دەکات ئەو کاتەی مرۆڤ هەستی کرد نەعەدالەتی بەرامبەر دەکرێت ڕق و قینە دروستە بێ ئیستا خەڵکی ئەو مەنتقەیمە بەعام بۆتە دوو بەش بەشێکی وەکو ئالە فیرعەون خەڵک ڕقیان لیانە چونکە ئەوان ئێمە بە خزمەتکاری خۆیان حساب دەکەن شەهیدیان لەگەڵوان هەبی شەهیدی دەرەجە دووە پێی دەڵێنەوە شەهیدی تەزویرە خزمەتیان بکەن باوەڕیان پێ ناکەن بیانکەن بە مدیر یەکسەر جێگرێکی خۆیان لە جێدا دەنێن چکە باوەڕیان پێ ناکەن یعنی ئەو طبقات و چین و ڕقە بەرایەتی کە ئەوان دروستێکە لەو منطقەیە بە 200 ساڵی دیش خلاص نابی لە ساڵی 63 و ئەوانە هەندێک تەسەڕفاتیان کردوون ئەو حیزبە حاکمە لە منطقەی ئێمە تا ئێستاش کە ئێمەنەوەی ئەوانین ڕقمان لەوانەیە کەوا ئەو شتیان بەرەبەر ئێمە کردووە ئەو خەڵککردن بە طبقاتە ڕق دروست دەکا و پێش نەکەوتنی ئەو منطقەیە دروست دەکا یعنی لە زانکۆی کاتێک دەبین لە ناو زانکۆی کە مەسەلەن مساعید ڕێی زامعەیەکیان سەر و زانکۆیەک دەگۆڕدرێ ئەو طبقەی دادەنێن ڕاگری کۆلێژێک لادەبان ئیمتیازات نادەن لە بەرزکردنەوەی پلەی زانستی لە بۆ طبقەی دووەم یعنی ڕقەبەرێکی وا دروست دەبێ بەیانی دوو بەیانی ئەوانە هەمووی وەکو دژمن تەماشێکری دەکەن یەکەم واجبی سەرۆک و حکومت ئەوەیە خەڵک بکە ببرایەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چۆن ئەو مەدینە پێش دروستکردنی مەدینە خەڵکی کرد بە برای یەکتری مزگەوتی دروست کرد ئەمانە دژمنی مزگەوتن ئەمانە من لێرە 15 ساڵ خزمەتم کردووە 7 ساڵە لە مزگەوت دەریان کردوم قەت ڕۆژێک شتێکم نەگوتۆ کە بێتە مایە ڕق لێبوونەوە بەڵکو یعنی بەجددی ئیشم لەسەرەوەیە کرد لە ناو مزگەوت لە دەرەوەی مزگەوت لە وتارەکەم ڕقابەتی و عشیرەتگەراتی و قەومایەتی نەمینی و قەبیلەتی نەمینی کەچی ئەوانە درستی دەکەنەوە جارێکی دیکە یعنی ئەوانە خەڵکی دەکەن بە طبقە سەر بە خۆیان حکومەت و هەمووش لە خزمەتیوانە طبقەکەش قێزەون و خەدەم و حەشەم و خزمەتکار و خزمەت گوزار و تا یەکێک تەعین دەبی چاوی دەردێ و تا معاشێک موچێکی دەبڕیتەوە دەبێ بە گرێبەست دەیکوژی یعنی تەنانەت بچی لە نەخۆشخانە هەستبەوەی دەکەی لە دایرەکان هەستبەوەی دەکەی لە فەرمانگەکان یەکێکە هەستبەوەی دەکەی کە خەڵکیان کردوتە دوو طبقە لە نەتیجە و لە سەرنجامی ئەو تەسەڕفاتانەی کە جەنابەت پرسیاری لێ دەکەی. باشە کاکتۆر من ئەم بەیانیە هەر پێشەوەی کە بێم بۆ دەوام بابەتێکم خوێندەوە باسی لەوە کرد بۆ ئەوەی کە تۆ هەژمونی خۆت دەسەڵاتی خۆت بەسەر کۆمەلگایەکدا بسەپێنی ئەوە پێویستە دادگاکان بەکاربهێنی هەر کەسێکە دویست بیکەیتە زیندانەوە لەگەڵیشیا ڕای گشتی و ڕاگەیاندن و میدیا بەکاربهێنی بۆ چەواشەکاری پێت وایە ئێسامە لە هەرێمی کوردستانە دەگوزارێ؟ 100% دەگوزارێ لە هەردوو زۆنەکەیە ئەو شتە دەگوزارێتن یعنی ئەمن ئێستا هیچ شوێنێکم نێچم بچم بۆی بڵێم کاکە من بە ڕێنمایی لادراوم لە جیاتی بە یاسا لا بدرێم کاکە زەریبا لە هەموو دنیای خۆی دەبێ پەرلەمان قەرار لەسەر بدا یاسایەک دەربکە زیاد ببێ لێرە بێ پەرلەمان و بێ یاسا زەریبە زیادیان کردەوە لەسەر ئەو کەچی بەراورد بە حکوومەتی عێراق ئەو زەریبانە چەند جارە کراونەتەوە لە پارەی کارەبا بگرا لە پارەی ئاو بگرا خەریکە نەخۆشخانەکانەکەن بە کەرتی تەندروستی ماڵوێرانی بۆ ئەو کەسەی نەخۆشێکی هەبی بچێتە نەخۆشخانە کاری کردی تایبەت کە هی خۆیان و لەگەڵیان شەریک و هاو بەشن یعنی کارەساتێکی زۆر گەورە لە وڵاتی ڕۆدە لە سەرنجامی ئەو تەسەڕفاتی ئەوان بەڵێ شوێنێکم نییە بچم پەنای بۆ بم بچم بۆ دادگا
دادگا کێ حاکمەکەی داناوە حاکمە بەڕێزەش دەست و پەلی بەستراوە ناتوانێت قسە بکە یعنی زۆر لە متەهەمەکان بە دادوەرەکان دەڵێن زۆر جا لەو لەم لا پێ دەڵێن بەداخەوە بۆ تۆ کە ئاوا قەرار دەدەین دادگای عسکەریان هەیە دادگای نازانم چیان هەیە هەرخوای گەورە دەزانێت ئەو وڵاتە چۆن بەڕێوە دەچێت. دکتۆر ئەحمەد لە قسەکانتەوە ئەوە دەرئەکەوێت کە هۆکاری سەرەکی بوونی بەکارهێنانی مۆڵکی گشتی هاوڵاتیان بۆ بەرژەوەندی حیزبی یاخود بۆ بەرژەوەندی تاکەسی مەبەستی شەخسی ئەوەیە کە یاسا سەروەر نییە و سەرجەمدام و دەستگاکان و تەنانەت دادگاکانیش بە حیزبی کراون. والله ئەوەلەن شریعەت بەرقەرار نییە پیاوەک چوو بۆ لای ئیمامی عەلی هەندێک کە فەرموو عومەری کوڕی عەبدولعەزیز وتی ئیشی خۆت هەیە یان ئیشی میلەت وتی نەوەڵڵا ئیشی میلەتم هەیە قەندیلێکی لەلا بوو کاتی خۆ ڕۆناکای قەندیل بوو یعنی هەندێک بابرێن زەیتیان دادەنا ئاگریان تێبەردەدا ئاگرێکی بەردەوامی هەبوو لۆ ڕۆناکەی بۆ نووسینی ئوموری خەڵکو و ئەوەی بەشە و فوێکی لێکرد کوژاندێ وتی قوربان لە تاریکایی چ بڵێم وتی ئەتۆ مادام نەهاتووی بۆ ئیشی خەڵک بۆ کاری خەڵک دەبێ ئەو قەندیلەکە ئەو زەیتەی دەسووتێنی دەبێ ئەو قەندیلەی بگوژێنمەوە چکە ئیشی شەخصیت هەیە ئەگەر ئیشی حکوومەتت هەبوایە ئەوە بۆ حکوومەت دەسووتێ یعنی ئەگەر شریعەتی خوا بەرقەرار بێ ئەو کەسە زەمیری و وجدان لە دڵیدا هەبێ لە خودای گەورە بترسێ نابی مافی گشتی خەڵک بۆ شخصی خۆ و عائیلەی خۆی و حیزبی خۆی و خەڵکی خەواسی خۆی بەکاربێنی ئەوە یەک دووهەم لە هەموو دنیا یاسا هەیە سیاری میری سیاری حکوومەت دەبێت بۆ ئیشی حکوومەت بەکاربێ هەر کاتێک بۆ حیزبێک یان بۆ شخصێک یان بۆ کەسێک بەکار هات لێ پێچنەوە هەیە هێچێ لێ پێچنەوە لەوانە بکە کەس لەوانە سەروەرتر نییە ئەمانە بەدەسەڵاتی خۆیان کردوتە سەروەری ئەو خەڵکە و هیچ کەسێک ناتوانانی پێیان بڵێ من عینە لەکە هادا کەس نییە پێیان بڵێ بڵات کرد کەس نییە پێیان بڵێ چۆن ئەوەت کرد لە تەلەڤیزیۆنی لە کەناڵی پەیام ڕاتەحەداکەم ئەوڕۆ کەسێک بتوانێت ڕەخنە لە وەزعی بگری زۆر کەمە تاقە کەسێک نێوە ئەوڕۆ مقابلەتان کردی بڵێ باشە سەرۆکی وەزیران دێتە سۆران سەرۆکی وەزیران سەرۆکی حکوومەتە بۆچی دەبێت قوتابخانەکان لە دەوامکردن ڕابۆستن زانکۆ یعنی زانکۆ لەو مستەوای بێتە خوارێ یعنی مامۆستای زانکۆ تەڵەبەی قوتابی زانکۆ بچن بۆ حەفلە و ئەوە چیە وەڵا سەرۆکی وەزیران تەشریفی هێناوە ئەگە بۆش ڕاگەاندنی پارکێکی نیشتیمانی بە لە سۆران چەند خۆش بوو هەتا ئێستا پارکێکی نیشتیمان لێ نییە ئەگە بۆ ڕاگەاندنی دەرەنجامی ئەو کارەساتە بوو کە باڵەخانەیەک لە سۆران سوتا مامۆستای زانکۆش تێدا سوتا 13 کەسی تێدا سوتا و ئاگریان تێبەر بوو ئامرازێک نەبوو کە خەڵک بچی دەربازیان کە سەران هێنا بوو دەرێت زمانی تەلەفۆنە هاوارە دەکرێت ئێوە ڕزگارمان کەن کەسێک نەبوو ڕزگاریان بکە هەمویان خنکان و مردن لێ مامۆستای زانکۆ دڵت نایە تەماشای شکل و شێوەیان بکەیت تا ئێستا دەرەنجامەکەش ڕانەگەێندا خەڵک لە خوارێ ئەوە لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله تەماشای دەکرد ئیتر خەڵک یعنی چاوەڕێ شتی گەورە دەکە بۆ سۆران بۆ دەوروبەری بۆ جاداکانی بۆ کەندی کارتی تەندروستی بۆ هەموو چاکانی کەچی ئەوانە دێن هەر خەریکی دانیشتن بە شان و باڵی خۆیان بڵێن کاکە ئێمە ئەو هامان کرد ماوامان کرد زادەمان دروست کرد بە زادەکایشی تۆیشی حکوومەتە حکوومەت دروست کردەوە واجبیشە دروستی بکە. باشە کاک دکتۆر ئەگەر ئەو لایەنە سیاسیانی کە خۆیان بەلایەنی سەرەکیەزان لە هەرێمی کوردستاندا ئەوە لایەنێکی سیاسی جەماوەرین چ پێویست ئەکا ئەو کاتە تۆبی زانکۆکان داخیت و خوێندگاکان داخیت و فەرمانگەکان داخیت بۆ ئەوەی ئەم خەڵکە کۆبکەیتەوە بۆ بانگەشێکی خۆت ئایا هەر بەڕاستی پێت وایە ئەمانە جەماوەرین یان بۆچی زۆر و زەبر بەکارهێن بۆ کۆکردنەوە و کۆکردنەوەی خەڵک و بەکارهێنانیان بۆ بانگەشە؟ دەزانین مەسەلەکە یعنی کە مرۆڤ هەستی کرد خەڵکی لەگەڵ نەماوە کە مرۆڤ هەستی کرد خەڵک ڕقی لێیانە کە مرۆڤ هەستی کرد ینی خەڵک کەیفی پێناوێن خۆشی ناوێن ئیتر لە پێش میدیای جیهانی شتێک دەخوا ئەویش کۆبوونەوەی زۆرە ئەو کۆبوونەوە زۆرانە پیشانی دنیای دەرەوە و ئەمریکا و ئومەمی متحیدە و ئانە دەدەن کاکە ئێمە خەڵکمان لەگەرا ئەگەر تەزویریش بکەین بۆی تەزویرەکەیان تەزویریش بکەن تەزویرەکەیان
تێدا بزر ببێ ون ببێ نادیار بێ بڵێن ئەوە تا خەڵکی ئێمە باوەڕتان هەبێ خەڵکی ئەوان مەحدودە خەڵکی ئەوان دیاری کراوە لە ناو شار و بازاڕش دیارن یعنی وایان لێ هاتووە شەرم دەکەن بچنە ناو خەڵک شەرم دەکەن بانگەشە بۆ خۆیان بکەن بەس کە ئەو شتە ئامانە ئەو شتە گشتیانە بەکاردێنن چکۆتە سەڵاتە لە بەردەستیە منیش لە سەڵاتم لە بەردەستی بمێ ناتوانم بە یەک ڕۆژی نەیاڵم دکتۆری تەواریش بینم لە حەفلەی بانگەشەی پێ بکەم لە ناچاری خۆی یعنی ئەتو کاتێک دامەزراندنت نێشت لە کەرتی تەندروستی موظفێک کە چەند ساڵە خوێندوویەتی تەخەڕوجی کردووە بێت لە نەخۆشخانە بە خۆبەخشی دەوام بکە پێشی ئیمزا بکەی ئەو دەوامەشت بۆ بە خزمەت حساب نەبی بەڵێنیش بدەیت داوای دامەزراندنیش نەکەی دەنگیش نەکەی یەکێکی دیکە کە دێت ئەتۆ 10 ساڵە لێرە دەوام دەکەی بە خۆبەخشی یەکێک دێت یەک ڕۆژ دەوامی نەکردو و تەعینیش دەبێ و ناتوانانی یەک قسەش بکەی خەڵک کەوای لێ هات چی بکە کێ دەسەڵاتی هەیە یعنی هەر کاتێک مرۆڤ زۆر بەدەسەڵات بوو دەبێت بیر لە دەسەڵاتی خوا بکاتەوە لەسەر خۆی کە خوا چەند بەدەسەڵاتە بەیەک لەحظەی هیچی نامینی کە پشتگیری جەماوەریت نەما زۆر خەتەرە خەڵک لێ بوو بە دوژمن خەڵک ڕقی لێت بێ خەڵک شەوان خەون بەوە بینێ کە بەیانی هەڵسێتەوە داریان لەسەر بەردی نەمابێت زۆر باشە دکتۆر پێویستە هاوڵاتیان لە ئێستادا کە ئەم بارودۆخە ئەبین بە چاوی خوان و ئەم قۆڕکاری وەروە ئەم پێشەلکاری و بەکارهێنانی موڵکی گشتی بۆ بەرژەوەندی شخصی تایبەتی دەبینن بە تایبەت ئەوەی کە ئەمڕۆ لە ئیداری سۆراندا ڕوودا پێویستە هەوڵوێستیان چۆن بێ بەرامبەر ئەم هەڵسوکەوت و هەروەها ئەم بەکارهێنانی موڵکی گشتیانە سێشت بکەن هاوڵاتیان باشە یەکەمین هەر کەس و ئەوڕۆکە فەیسبووکی هەیە ئەگەر نەوێری بە فەیسبووکی خۆی دەتوانانی فەیسبووکێک دانێ بەناوی خۆی نەبی و ئەو شتە بڵاو بکاتەوە بڵێ خەڵچینە بۆ ڕای گشتی بۆ دەرەوە بە خەڵک بینی خەڵچینە ئەو تەسەڕوفی ئەوانەیە ئەوە یەک دووهەم لە ڕۆژی ئینتیخاب و لە ڕۆژی هەڵبژاردن ئەگەر یازدە کرا و ئینشاءڵڵا بێ مشکل دەبێ بچێ دەنگی خۆی بداتە کۆمەڵی دادگەری لەبەر ئەوەی تاکە هێزێک کە بە ئیزنی خوای گەورە کە بە غیرەت بێ کە بە شەهامەت بێ کە بتوانانی بڵێتە ناحەق نا کە ئەسڵ و ئەساسی هەبێ کە سەرۆکێکی پتەوی هەبێ باشی هەبێ بە ئیزنی خوای گەورە مەقەڕاتی هەبێ بتوانانی دیفاع بەرگری لەو خەڵکە بکە نەترسێ لە دیفاعکردن ئەوە دوو سێهەمینیان ئەوەی پێی بکرێ ئەوەی بتانی بە خەڵکی دۆست و برادر و ئانشرا بگەینی ئەوڕۆ ناڕازیبوونێک دەرببڕێ بەرامبەر ئەو وەزع مەسەلە تۆ لە بازاری دەڕۆی بڵێت خوا ئەو حەقا بە 50 سیارەی بێ لە هەولێر ڕابێ لێرە لە سەعات 12 شەوە بەولاوە ڕێگەی سۆران بگری و بڵێ لە خۆتان بەلای ئەو لای دابڕۆن و ئەو ڕێق مەمنوع و ئەو هەموو خەڵکەی بێتە سەر ڕێگا و بێت خوا ئاخر ئەوە نەتیجەی ئەوەی نییە کە لە خۆیان دەترسن چونکە خراپیان کردووە ئیمامی عومەر رضی الله عنه بتاقي تنا لصحراء خوتبو وفدي كاتبو سرداني إمام عمر بك الجراء صورة وتقول لو أنا للصحراء بي شو فرمي عمر رحمتي إخوات لي بي لبروي عدالة تذكرت نمتا خوتوي ألير خوتوي ببيس حماية ببيها مكس بشر كعدالتي كدات بروري دات برارانا زولاوة كخلق لي الرازي بو تشفيستي بو همو حماية و پارە سەرفکردن و بەشیدەتکردنی ئەمنیەت و خەڵکی لە دایرەکان بینی کۆ بکەیتەوە هەتاوە کە خەڵکت بۆ کۆ بێتەوە و ئەگەر ئەو پارەی دەیدەیتە وڵاتان بۆی دیفاعت لێ بکەن بیدە میلەتی خۆت یەکەم خوا دیفاعت لێ دەکات جەلە جەلال دووەمش ئەو میلەتە دیفاعت لێ دەکا بە نینۆکی خۆی بە ددانی خۆی دەتگری نایڵێ هیچت بەسەر بێ بەڵام ئەوانە وەکو بڵێ بۆ ماوەیەکی کورت هاتبن دەستەگوڵی خوان لێدەن و بڕۆن لە خارج بیخۆن بەخوا لەوێش نایخۆن چونکە مردنیان لە دوایە چونکە لە نزیکترین کاتە دەمرن و هەمووی بەجێ دێنن لە بۆ خەڵکی دیکە و نانهێشت میلەتیش ئیسراحەتکە و خۆشیان نەفسیان مرتاح نین. کاکتۆر لە کۆتاییە ئەو ئاەتە بیر خۆ بە هێنمەوە و بیر بینەران و بیسەرانیش حەزەکەم پامی خۆت بگەێنی إن الله لا يغير بقوم حتى إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم إما هیچ گۆڕان کارێکمان پێ ناکرێ ئەگەر لە خۆمانەوە دەست پێ نەکەین حەزەکەم کۆتا پامی خۆت لێرەوە بگەێنی لە پامی ڕۆژە و کۆتایی بەتەوەرەکە بێنین.
آيەتی قورآانی پیرۆز کە خۆی گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خۆی گەورە حاڵی هیچ میلەتێک باش ناکە هەتا بۆ خۆیان هەوڵ نەدەن چکەوە من جاهد فإنما يجاهد لنفسه هەر کەس بۆ خۆی ئیش دەکە هەر جهدێک بکەیت بۆ خۆتە ئێستا تۆ هەر ناڕەزایەک دەربڕی بسی دەنگ بدەی بۆ خۆتە وكلهم آتيه يوم القيامة فردا بەتاقیتەنی دەچێت پێش خۆی گەورە وتعاونوا على البر والتقوى تطبيق کردەوە کە خۆی گەورە فەرمی یارمەتێک دەن لەسەر چاکە بۆ گەڕانەوەی عەدالەت بۆ دانانی پیاوانێکەوە بە دڵسۆزی هاتوونەتە مەیدان بە ئیزنی خی گەورە و نیەتیان تەنها بۆ خی گەوری ئینشاءالله ئەچن لە بەغدا دیفاع لە ئێوە بکەن بۆ هاوتاکردنی موچەکانتان بۆ هاوتاکردنی ئەو شایستەدارەیانەی کە لە بانقەکان وەرەگیرە لە پێشینەکان و هەموو ئەوشتانی کە لە عێراقەیە بۆ گەڕانەوەی ئەو مافە خوراوانە و ئەو چل-پەنجا موچەی کە بڕیویانە و ئێستا هێشتا ئەی بڕن لە موچەیەک کە موچەکەشە نەداوە دەڵێ لێشت دەبڕین یعنی شتیوا لە دنیای نییە پێغەمبەریش دەفەرمێ ئەسەم ئاهای فەرم کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا ئیماندار بۆ ئیماندار وەکو کەرپوچەکانی دیوار یەکتری دەبەستنەوە ئێوە ئەگەر پشتی ئێمە بەردەن ئێمە پشتی یەکتریمان گرتووە بەڵام لەوانەی بینایەکی زۆر بەهێزمان پێ دروست نەبێ دوای ئێوە گلەی لە ئێمە نەکەن گلەی لە خۆتان بکەن وەلوموا ئەنفوسەکم خوای گەورە لە قیامەتێ بە کافرەکان دەڵێ بە خەڵکی بێ هەڵوێز دەرێ بە خەڵکێک دەڵێ کە زانیوە ئیسلام و دین حەقە خوا حەقا خوا فەرمێ لۆمەی خۆتان بکەن لۆمەی مەم نەکەن ئەمن نەعەدالەتین بەرامبەرەوە نەکرد وما ظلمونا ولكن كانوا أنفسهم يظلمون خۆتان ستەم لە خۆتان دەکەن ستەم لە خۆتان مەکەن بە دوای ستەمکاران مەکەون بە دوای مرۆڤی نادادپەروەر نەکەون بە دوای پشتی کۆمەڵی دادگەری بگرن نەک نەکەوێ نەک ضعیف لاوەز نەبێ بۆی بچێتە قیمە بە ئیزنی خوای گەورە لەو ئینتیخابە و ئینتیخابێکی دیکە خوا رب العالمین سام و هەیبەتێکمان پێ بەخشێ کە بتوانین بە هەموو خراپێک برێن نەخێر بۆ ئەو شتە و دەبێ حکمی قورئانی پیرۆز تەطبیق بێ نەک یاساکانی کە بە خۆتان دەری دەکەن و یان ئەو ڕێنمایانەی ئێوە دەری دەکەن دوور لە هەموو یاساکانی دنیا. بەڵێ سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی بانخواز کە لەم تەورە لەگەڵمانە بووی سپاس دەکەین سپاس دەکەین کاکتۆر.